بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أعزائي سلام ورحمة وبركة خوي جورتان ليبيت وجارك تل برنامج شيرين شاء لمانجي ربيع الأول مانجي لدايك بوني حضرتي محمد المصطفى فخر كائنات حضرتي محمد المصطفى صلى الله عليه وسلم بخدمة إيوي عزيز وخوشويز كشمو هیوادارم انشاءالله ئەڵقەکانمان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و سوودی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. پێمان خۆش بوو لە ئەم باسە گرنگەی کە ئێمە لە مانگی ولادەتی ڕەسوڵ اللهیان صلی الله عليه وسلم باسێک لە هەڵس و کەوت و مامەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەوشت و ئاکارەکانی لەگەڵ دراوسێ لەگەڵ خەڵکە و شیعری شاعیرانی موسڵمان لە کورد بێ لە عەرەب بێ لە میلەتە جیاوازەکان چۆن سیری پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم ئیلهاماتی شعریان چی بووە و باس و خواسێکی گەرم و گوڕ لەسەر ئەم بابەتە زۆر زۆر گرنگە لە خزمەت مامۆستای خۆشەویست مامۆستا شێخ بورهان شێخ ڕەوف قەرەداقییا بکەین و پێمان خۆش بە سەرەتا بڵین مامۆستاگیان بەخێر بن بۆ مامۆستا شێخ بورهان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لقرآن لسنتي بيغمر خويا صلى الله عليه وسلم ديار القرآن چن آمارجي جوان هيبا وإنك لعلى خلق عظيم وباسي بيغمر خويا صلى الله عليه وسلم وسورتك من هي هرب نابي سورة محمد أجر سرتاكي بباسي قرآن وباسي سنة كان رسول الله دس بيقين خزمتين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بخوا پروردگاری جهانیان، درود و سلام وگیانی پیغمبر صلی الله عليه وسلم که خوی نخوێنەوار بووە بەڵام خوای گەورە کردوویەتی بە ماوەسا بۆ هەموو خوێنەوارەکان. خوای گەورە سەبارەت بەو فەرموویەتی وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون. أفرميت لمو بيش أي محمد صلى الله عليه وسلم هیچ کتێبێک نەخوێنوەتەوە و بەدەستی خۆیش نەونووسیوەتەوە کە هەموو خوێنەواری نەبووە و نووسینیشی نەزانیوە. هەنێ ڕیوایەت هەڵەیە کەلیمە و دوو کەلیمە بەڵام ئەوانە ڕیوایەتی ضەعیفە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر تۆ خوێنەواری و بوایە ئەو کاتە گومانیان دروستە کرد لەسەر وەیان و ڕەنگە لە کەسێکەوە وەریگرت پێ و خوێنەوار بوو. خوای گەورە ویستی وا بووە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە سەرەتای ژیانی بە شوانی دەست پێ کردووە بۆ ئەوەی کە لە داهاتووە بیکا بە شوانی هەموو میلەتان. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانە خوای گەورە وەصفی کردووە هەروەکو جەناب و ئایەتە خوێندنەوە کە فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. بێگومان ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ لەسەر ڕەوشتێکی ئێژگار مەزن و گەورەیت. هەندێک ئەڵێن عەلا بە معنای فەوقەیە واتە تۆ نەک لەسەر ڕەوشتی گەورە و مەزنی بەڵکو تۆ لە سەرووی هەموو ڕەوشتە مەزنەکانەوەی، یعنی هەموو ڕەوشتە مەزنەکان تۆ لە سەرووی هەموویانەوەی. و هەروەها خوای گەورە فەرموویەتی وما أرسلناك إلا رحمة للعالمين. ئێمە تۆمان نەناردووە مەگەرە بۆ ئەوە نەبێکەوە بەبی بە مایەی بەزەیی و ڕەحمەت بۆ هەموو جیهان. جێگەی داخە کەوا بەشێ لە موسڵمانان خۆشیان و دوژمنانی دینیش ئەم ڕەحمەتەیان نوقتەیەکیان بۆ زیاد کردووە و کردویانە بە زەحمەت. لە حەقیقەتە هەنێک لەوانەی کەوا بە ناوی دینەوە تەمسیلی دین ئەکەن و بە ناوی دینەوە قسە ئەکەن لە حەقیقەتە
ئەم ڕەحمەتیان کردووە زەحمەت. وهروەها خوای گەورە فەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. بەهۆی ڕەحمەت و میهرەبانی خواوە پەروەردگاری تۆ نەرم و لەسەرخۆی بەرامبەر بە خەڵکی کەوابوو نەرمونیانی لەسەرخۆیی حلم و حەوسەڵە ئەمە یەکێک بووە لەو سیفاتانەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم تێیان ڕەنگی داوەتەوە. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر بەهاتایە تۆ کەسێکی دڵڕەق بوویتایە دڵ ئەستور بوویتایە ئەوە کەست بە چواردەوەرەوە نا ئەما، بەڵام خوای گەورە زمانێکی پارا و شیرینی پێداوی بەدەر لەوەی کەوا ڕیا و خوانەخواز دوور لەو کەوا نیفاقی تێ کەڵبێت و کەوا تەمەلوقی تیابێت و ئەمانە بەدەر لەوە ئەو کەسێک بووە کەوا زۆر بە نەرمی و لەسەرخۆیی ئەم پەیامەی بە ئێمە گەیاند. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای فەرموویەتی ئینەما بوعثت لأتمم مەکارم الأخلاق. فەرموویەتی من خوای گەورە تەنها بۆ ئەوە ناردمی ئەوەی کەوا پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم قەتیس بکرێ بە تایبەتی ئینەما بۆ حەسرە لە زمانی عەرەبیە، واتە من تەنها خوای گەورە بۆ ئەوەی ناردوم کەوا هەموو ڕەوشتە جوانەکان تەواو بکەم. واتە پێغەمبەرانی پێشوو عەلەیهیم ئەسسەلام ئەگەر هەر یەکەیان هەڵگری ڕەوشتێک یا چەند ڕەوشتێکی بەرز و جوان بێتیایە زەقی دابێت زەق بوو بێتەوە بەعەفو، ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ئەو ڕەوشتانەی بە زیادەوە تیا بووە و لە هەموویان زیاتر مەسەڵەن پێغەمبەری وا هەبووە زۆر بە سەبر بووە وەکو ئەیوب عەلەیه السەلام، پێغەمبەری وا هەبووە بڵێن پشوو درێژ بووە بە تەحەمل بووە وەکو نوح عەلەیه السەلام، پێغەمبەری وا هەبووە تەبعاً لە شێوە و شکڵ و ئەمانە کە جوان بووە وەکو یوسف عەلەیه السەلام. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ئەم ڕەوشتانە هەموو ئەم ئاکارانە تایە ڕەنگی داوەتەوە زۆر بە جوانی، هەرچی سیفەتی جوان بێ لەوە هەبووە. حەسانی کوڕی ثابت دەربارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی وأحسن منك لم تر عيني قط وأجمل منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك خلقت كما تشاء. ئەفەرمێ لە ڕووی ڕەوشتەوە چاکتر لە تۆ کەسم نەبینیوە بە دووچاوی خۆم تا ئێستا، و لە ڕووی جوانی شکڵ و شێوەوە تاوەکو ئێستا هیچ ئافرەتێک کەسی وەکو تۆی نەبووە. خوای گەورە بەدی هێناوی پاکی لە هەموو عەیب و کەم و کوڕێک، وەکو ئەوەی تۆ خۆت چۆن بتەوێ ئاوەها خوای گەورە دروستی کردووی. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو دایکمان خاتو عایشە فەرموویەتی خوای گەورە لێ ڕازی بێ كان خلقه القرآن. پرسیاریان لێ کرد دەربارەی ڕەوشی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بووە، بە تایبەتی لە ناو خێزانەکانە چۆن بووە، فەرمووی كان خلقه القرآن، فەرمووی ڕەوشی ئەو قورئان واتە قورئان چۆن باسی کردووە ئەو ئاوا بوو، ئەو قورئانێکی زیندوو بووە بەسەر زەویا ڕۆیشتووە کەوابوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی لە ڕووی عەمەلیەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەمدوو بووە، بەڵام کردەوەی زۆر بووە. بەڵام بەداخەوە ئێمە ئەمڕۆ خەریکی قسەکانیشمان نامێنێ، وەکو وتراوە جاران خەڵکی
ئەیان کرد و نەیانەوت لە دواییە وایان لێ هاو ئەیان وت و ئەیشان کرد لە دواییە وایان لێ هاو ئەیان وت و نەیانە کرد لە دوایە وایان لێ هاو نە ئەیان وت و نائیشان کرد سەو لەو قۆناغەیان نزیک بووەتەوە هەیە تااقەتی وتنیشی نەماوە بەو شێوەیە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئێمە ئەبێ چاو لەو بکەین وەکو موسڵمان ئەبێ ئێمە ڕەوشی ئەو زیندووکەینەوە لە یادی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئێمە هەوڵ بدەین سونەتەکانی ئەو زیندوو بکەینەوە هەر یەکەمان لە ئاسی خۆیەوە لەم مانگەیەوە تایبەتی یادکردنەوەی ئەو هەر ئەوە نەبێت تەڵەن بە نەشید و بە دەف و بە و کۆمەڵە شتانە ئەوانە شتێکی چاکە گەر زیاد لە حەد وەسفی تیان نەبێت کا شتێک بێت بەدەربێ لە شەرع لەو سنوورانەی کە دین داینە شەرع داینەوە ئەگەر بەدەر لەوە بێ ئەوە هەتا وەسفی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زیاتر بێت تەڵەن ئەو هەموو ئەو ڕەوشتانەی تیا بووە بەڵام نابێت لە سنووری خۆی تێپەڕ بکرێ ئێستا هەیە مەسەلەن ئەڵێن قەسیدەی بوسەیری هەنێ بەیتی شیعری تیا هەیە یعنی زیادە ڕەوی تیا کراوە ومنتهى العلم فيه أنه بشر وأنه خير خلق الله كلهم بەڵام ئەمە زیادە ڕەوی چی تیا کراوە ما ئەو پەڕێ فەرمی علمی ئێمە سەبارەت بە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەوەیە کەوا بەشەرە ئەویش مرۆڤ بووە بەڵام ئەو باشترین مرۆڤەکان بووە لەسەر زەوی سەبارەت بەوەی کەوا خۆشەویستی موسڵمانان بە تایبەتی لە ناو موسڵمانی کورزبانە سەبارەت بە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم میلەتی کورد میلەتێک بوون پێغەمبەریان صلی الله علیه و سەلەم زۆر خۆشەویستووە من ئەڵێم ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ طبعاً میلەتی کورد گەلێکی چەوساوە و ژێردەسە بوون هەر لە پێش ئیسلامە گەلێکی چەوساوە بوون لە ژێر دەسەڵاتی فارس و ڕۆم و هەموو ئەوانان کە ئیسلام هاو ئەوان لە هەموو میلەتێ زیاتر زووتر پەیوەندیان کردووە بە ئاینی ئیسلامەوە بەڵکو پەیوەندیکردنی کورد بە ئاینی ئیسلامەوە ناگەڕێتەوە بۆ سەدەی هەژدا بەڵکو ئەڵێن ئەگەڕێتەوە بۆ هەر پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خۆی کە سەحابیەک هەبووە ناوی جابانی کوردی بووە سەبارەت بەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە عەرەبی مستەعرەبەیە طبعاً عەرەب دوو جۆر عەرەب هەیە عەرەبی عاریبە عەرەبی مستەعرەبە هەیە قەحتانی و عەدنانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە عەرەبی عەدنانیە واتە ئەگەڕێتەوە بۆ حەزرەتی ئیبراهیم عەلەیه السەلام حەزرەتی ئیبراهیمیش عەلەیه السەلام وەکو مامۆستا پارەزانی لە کتێبەکەی خۆیان ژیانی پیاوەڕەی مەزن خی گەورە لێی خۆش بێت ئەو باسی کردووە ئەڵێ حەزرەتی ئیبراهیم لە دەوروبەری مووسڵ و هەولێر لەدایک بووە و بەڵام ناتوانم پشڕاستی کەمەوە بە تەواوەتی ئایا خەڵکی ئەو شوێنانە ئەو کاتە کورد بوون یان نا بەڵام ئەڵێ قەناعەتی زۆرم هەیە کە کورد بوو بێت ئەڵێم ڕەنگە ئەم خۆشەویستەی موسڵمانانی کورد هەروەکو پیرەمێریش ئاماژەی بووەکە ئەڵێ باپیرە گەورە وا لە کوردستانە ئەڵێم ڕەنگە لەوە سەرچاوە بکێشی ئاوا زیاتر سەبارەت بەوە ئێمە باپیرەی ئێمە شێخ سەمیع طبعاً برای شێخی ئیسماعیل بووە شێخی ئیسماعیل لە خەوا ئەبینێک ئێمە کۆڵەکەیەکمان هەبووە
لە ماڵی خۆمان لە گوندی تەکیە بڵین. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خەوا بینێ کە پشتیاوە بەو کۆڵەکەەوە قورئانی خوێندووە. ئەڵێ ئەی فەرموو دەستکاری ئەو کۆڵەکە نەکەن ئەبێ بمێنێتەوە. حەزەتم بینیوە صلی الله علیه وسلم پشتیاوە بۆ کۆڵەکە و قورئانی خوێندووە. ئەمانە هەر وەکو جەناب فەرمووی پێشێکی باسی کرد، یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگە بۆ شێوە خوێنەواریان نەبووە، شارەزان نەبوون، بەڵام ئەوەندە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشویستووە لە کردەوەکانیانە ڕەنگی داوەتەوە، بە ڕەحم و بەزەی بوون بەرامبەر بە یەکتری، زۆر لێبوردە بوون بەرامبەر بە یەکتری. ئەوە پەیوەندی خزمایەتی و هەبووە لە نێوانیانە. ئەمانە هەمووی لەو ئاکار و ڕەوشانن کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵگری بووە. مامۆستا شێخوران لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەر ڕوویەکەوە سەیرێکی جناب ئاماژە کردبوو کە ئەخلاقی پێغەمبەران صلی الله علیه وسلم لەکوێ زەق بۆتەوە. لە هەندێکیان بڵین سەبوون و حەزرەتی موسا لە ئازایەتی و لە بربەرەکانی زوڵم و ستەما، لە حەزرەتی عیسا لە نەرمونیانی و لە ڕۆحانیاتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەم ڕەوشت و ئاکارە بەرزانەی تیا بووە بێ ئەوەی نەقص بۆ لایەکی تریان دروست کات. پێم خۆشە بزانین جنابتان درێژە بوو باسە بن کە پێشتر فەرمووتان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دوایش بچینە سەر شاعران بە تایبەتی شاعر عەرەبەکان چۆن وەصفی پێغەمبەریان کردو، چۆن ئەخلاقی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ڕەوشتەکانی ئاکارەکانی کە ئێمە بۆ ئەم زەمان و کاتی خۆمان سوودی لێ ببینین. وتەیەک هەیە ئەڵێ ئینسان لە دوو کاتە زمانی ئەوەستی و قسەی بۆ ناکرێ. وەکو لە کوردواری خۆمان ئەڵێ زمانی بۆ بە تەڵەی تەقی و یعنی هیچی بۆ ناوترێ. یەکەم کاتێ هیچی پێ نییە و نازانێت چی بڵێ، هیچی پێ نییە بڵێ. دووەم کاتێ ئەوەنەی پێیە نازانێت لە کوێ دەست پێ بکە و چی بڵێ. خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە سەبارەت بە وەصفی ئەو زۆر زۆر وتراوە و هەر چەندێکی زیاتر لەسەری بوو بڕۆی یا شێشتە هەر کەمە. یەکێ لەو کەسانەی کەوا مەسەڵەن کە وەصفی پێغەمبەریان صلی الله علیه وسلم کردووە لە شاعرانی عەرەبە ئەحمەد شەوقیە. طبعا هەموو شاعران ئەگەر کەسێکی زۆر دووریش بوو بێت لە دینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر خۆشویستووە. ئەحمەد شەوقی طبعا لە 1932 وەفاتی کردووە، میسریە. ئەو سەبارەت بە ڕەچەڵەکی خۆی و توێتی باوکم هەموو جارە ڕەچەڵەکی ئەمەیە گەڕانەوە بۆ کورد، یعنی لە ئەسڵا ڕەنگە ئەویش کورد بوو بێت. ئەو دوو قەسیدەی دوور و درێژی هەیە، زۆر دوور و درێژن. قەسیدەیەکیان ولد الهدایە، ولد الهدى فالكائنات والضياء وفم الزمان تبسم وثناء. وسرتاي مطلعي أو قصيدة. قصيدة دوميان ريم على القاع بين البان والعلم أحل سفك دمي في الأشهر الحرم. جاء أم قصيدة دوميان لسر شيوي قصيدة بصيري دايناوه. بەڵێ بەڵێ ئیمامی بوسەیری دایناوە عینی لەسەر شێوەی ئەوەی یەکەمیان قەسیدەی یەکەمیان قەسیدەیەکی دوور و درێژە، هەتا زۆریان کردویانە بە گۆرانی و تویانەتەوە. ئەمانە یەکێ لەوانەی کە وتوێتیەوە بە کردێتی بە دەنگەوە وتوێتیەوە ئوم کەلسوم بوو، ئەمە وتوێتیەوە. جاء أم قصيدة يكميان ولد الهدى فالكائنات والضياء. الله رێنمایی لە دایک بوو،
هودا مەبەست پێغەمبەر صلی الله علیه وسلم کەمای ڕێنمایە بۆ هەمان ئیتر هەموو بوونەوەرەکان ڕەنگیان دایەوە و ڕۆشن بوونەوە وفم الزمان تبسم وثناء زمان کات تەشبیهەکە بە ئینسانێکەوە هەمیشە زەردەخەنە لەسەر لێوی بێ و ئەڵێ فەم دەمی زەمان کات دەمی زەمانە هەمیشە زەردەخەنە و پێکەنینە شادمانیە بیکە بەشەر الله السەماء فەزوینەت بە تۆ خوای گەورە موژدەی دا بە ئاسمان ئەویش ڕازێنرایەوە ئاسمان ڕازێنرایەوە وتضوعت بك مسكا الغبراء زەوی ئەو کاتە کە تۆ هاتی لە دایکبووی زەوی میسکی لێ ئەچۆڕە جا ئیتر ئەم قەسیدانە بەردەوامە بێ لەسەری و ئەجا دێتە سەر ئاکار و ڕەوشی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر یعنی هەموو لە هەموو بارەیەکەوە باشیەکە حتا ئەو بەیتە شیعریشی تایەکە ئەڵێ الاشتراكيون أنت إمامهم لولا دعاوى القوم والغلواء ئەوەیشی تیا هەیە بەڵام لە دواییە دێتە سەر باسی وەصفی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕووی ڕەوشت و ئاکارەوە مەسەڵەن لێکێ لەوانە کە ئەڵێ وإذا عفوت فقادرا ومقدرا لا يستهين بعفوك الجهلاء ئەڵێ کاتێک کە تۆ لێ ئەبووری لێبوردنی تۆ لە کاتی دەسەڵاتایە لە کاتی بێدەسەڵاتیان نییە چونکە ئینسان ئەگەر لە کاتی بێدەسەڵاتیە ببوورێ لە کەسێ ئەو کاتە لەلایەنی ئینسانە نەفامەکانەوە گاڵتەی پێەکە چونکە دەسەڵاتی نییە تۆڵی خۆی بکاتەوە بۆیە لێبوردەیە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی دەسەڵاتە لێبوردە وەکو لە فەتحی مەکەیەکە وەکو چۆن لە فەتحی مەکەیە دەرەکەوێکە مثلا اذهبوا فأنتم الطلقاء بەڵێ فەرمووی بڕۆن ئێوە ئازادن هەروەها لێ خۆش بوو لە بکوژی ئیمامی حەمزە کە وەحشی لێی خۆش بوو ئەمانە قیمەی لێبوردنە هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە لە جەنگی ئوحودا کافرەکانەوە بوو بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو پەڕی بێئەدەبیان کرد و چاڵیان بۆ هەڵکەند و کەوتە ناویەوە و سەر و چاویان بریندار کرد و عەزیەتی زۆری پێغەمبەر صلی الله علیه وسلم دا وتیان ئەی پێغەمبەری خوا دوعا بکە لە کافرەکان ئەیش فەرمووی إني لم أبعث لعانا إنما بعثت رحمة مهداة فمن خوای گەورە نەیناردم بۆ ئەوەی کەوا نەفرین کار بم نەفرین بکەم لعنەت بکەم بەڵکو من خوای گەورە بە ڕەحمەت ناردومی خوای گەورە وەکو هەدیەیەک منی ناردووە بۆ خەڵکی چۆن لعنەتەکەم و هەروەها لە ڕیوایەتە هاتووە وەکو چۆن لە ڕیوایەتێکە هاتووە باسی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی پێغەمبەرێکی کردووە کە کاتی خۆی کە سەر و چاویان برینار کردووە و خوێن بە دەم ڕوخساری پیرۆزی هاتووەتە خوارەوە ئەویش دوعای کردووە لەبری ئەوەی دوعای شەڕیان لێ بکە فەرموویەتی اللهم اهد قومي فإنهم لا يعلمون مەوسە بورهان ئەم طبعا فرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم عەفو لێبوردنەی بۆ یەک ئێمە لە ژیانمانە بەڕاستی ڕەنگ باتەوە چ جەنابێ وەکو نووسەرێک وەکو وەرگێڕی کۆمەرێک کتێب کە جنابتان نووسیوتان لە بەتایبەتی لە مەجای وەسەطیەت و میانەڕەوی لە ئیسلام و لە شەریعەتی ئیسلامە یعنی ئەمە چەند پێویستە ئێمەی موسڵمانان لەناو خۆمانە جەنابە و نمونانە باسی ئەوەت کرد کە پێغەمبەر لە کافرەکانی مەکە عەفویانەکات کە مسلمانە بن یا مسلمان نابن المهم عەفوی کردن فأنتم الطلقاء ئێوە ئازادن ئەی چۆن ئێمە لە ژیانی عەمەلی خۆمانە کردداری خۆمانە لەناو مسلمانانە ئەو توندی و توندی فکر و تێگەیشتانەی کە بەڕاستی مسلمانی گەیاندۆتە قۆناغێکە ڕقی لەیەکە تەکفیریەکە کە تەبلیغیەکە کە ئەمە چۆن ئێمە سوود لە ژیاننامەی پێغەمبەر لەم ئاکارە بەرزی پێغەمبەر ببینین تا ئاوا
دینداریشی وەسەتی و نەرمونیان و جوان و سنەتیانەی ڕەسوڵ الله جێبەجێ بکەین. سەبارەت بەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی 3 جار لەسەر یەک فەرموویەتی هەلەکە المتەنەطیعون هەلەکە المتەنەطیعون هەلەکە المتەنەطیعون 3 جار لەسەر یەک فەرموویەتی ئەمە وەکو دوعای ژوایە وەکو دوعا وایە یا وەڵێ خوایە ئەوانە لە ناوبەرەکەوە تون و تیژن و زیاد دین لەسەر خەڵک قورسەکەن لەسەر ئەڕۆن و زیاد لە حەد مەسەن لەسەر خەڵک قورسەکەن. من ئەم یارە کۆمنتێک هینێکم نووسی شتێکم خوێندنەوە ئافرەتێک نەشیدێکی حەماسی ئەڵێ و ئەمەی مەسەلەی غەزە و ئەم حسامانە ئافرێکی حیجاب و ڕێک و پێک و نەشیدێکی حەماسی ئەڵێەوە دیفاع لە غەزاکە بەڵێ ئەوواڵێت و ئەوانە هیچ شتێکی نووسی بوو ئەمە چۆن خوا غەزەبمان لێ ناگرێ ئەمە ئافرەتەوە ئاوا نەشی دەڵێت و ئەمانە وەڵای منیش جوابێکم نووسی بۆ ئەوەی یانی شتێکم دەربارەی ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هاتووە بۆ مەدینە تەشریفی ژنان و مناڵان و هەموو خەڵکی مەدینە پێشوازیان لێ کردو ئەو بە قەسیدەی طەلع البەدر عەلەینا حتا ئەوەیە کە قەسیدەیەک هەیە کچانی بەنی نەجار پێشوازیان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردو بە دەفەوە وتیانە نحن جواری من بەنی نەجار یا حەبەذا محەممەد من جار. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەتوحبیبنەنی فەرمووی ئێوە منتان خۆشەوێ فەرمووی وتیان بەڵێ فەرمووی الله يعلم أني أحبكن فەرمووی خوای گەورە ئەزانێ منیش ئێوەم خۆشەوێ. یعنی ئەم وشکی و ئەم ڕەقی ئەم بەم شێوەیە شتەکە یعنی بەم شێوەیە یعنی بەداخەوە کەسانێک هەن ئەوەندەی لەگەڵ مسلمان هاتوونن ئاخەتۆم ئەوە هاوبیر و باوەڕی تۆیە مسلمانە ئەوی شایەتمانی نیوەکو تۆ ئەوش نوێژەکە وەکو تۆ هاچووی مزگەوتەکە وەکو تۆ ئەی ڕوو لە قیبلەیە وەکو تۆ یعنیشی تۆ بەرامبەر بەم مسلمانە ئەوە نەتونی ئەوە نە بەڕەقی ئەوە نە معاملە ناخۆشە بەم شێوەیە بەڵام بەرامبەر بە کەسانی کە ڕەنگەوان نەبن حتى ئەو ئاەتێکی کە ئەفەرمێت کە جەناب باس کرد ولو كنت فظا غليظ القلب لانفضوا يعني أصلي دعوي أم إسلامتي أو يكتب بنرمونياني يعني نرمونياني سياسة النبي بل كن نرمونياني خود بيت أخلاق بيت على سكوتي معاملي رجانت بيت معاملي بيج بقسناكا هنيشتها بتو بكردوا بيسلمينا بيج ناكا بكردوات واني بيسلميني بل أجا إما باسي ليبردي في أمام صلى الله عليه وسلم طبعا گەورەترین ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتمان لە هەموو ڕەوشتێکە یەکەم بووە بەڵام بە تایبەتی لە لێبوردەیە بە تایبەتی لە لێبوردەیە. ئیتر ئەحمەد شەوقی کۆمەڵێ شیعریکە ئەڵێت ئەڵێ وإذا خطبت فللمنابر هزة تعر الندية وللقلوب بكاء کاتێک تۆ سەرەکەویتە سەر مینبەر و وتار ئەخوێنیتەوە ئەو کاتە ئەفەرمێ دڵەکان دێنیتە جۆش یعنی نەک ئینسان چاوی ئەگرێ فرمێز بەڵکو سەرەتا دڵی ئەگری ئەو کاتە مینبەرەکان بە تۆ دێنە لەرزین چونکە قسەی حەق کە ئەیکەی قسەی حەق بەو شێوەیە مینبەری پێ دێتە لەرزین ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم کە چۆتە سەر مینبەر بەم شێوە بووە. لێرەیە هەنێک کەس ڕەخنە ئەگرن بەوەی کەوا فەرموودەیەک هەیە لە بوخاریەوە بزانم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک چۆتە سەر مینبەر لە دوو ڕیوایەت هاتووە.
رواية شيشان فرمي كان النبي صلى الله عليه وسلم إذا على المنبر أو إذا خطب احمرت عيناه واشتد غضبه حتى كأنه منذر جيش. كاتي شو سر منبر رخساري بيروز سور هلا قرا وشاوي وهروها صوتي برز أبويا ووكو أوي سبايك أقادار كاتوا ويفر مصبحكم ومساكم. بلام أمل الروايات كاتوا كباسي كاتا كفرمي كان إذا ذكر الساعة كاتي باسي قيامتك الأما أو حالة مكاتي وأنا مرجنية مثلا صحابيك جاري في صلى الله عليه وسلم بيني مثلا خوش مان مثلا كسيك بين ل جاري مثلا كسيك بوش أو جارك أي بينين باسي كين علين ئاوا بۆ فلان کەس ئێمە هەر ئەو جارە ڕەنگە بینیوان بەڵام مەرجنی هەموو کاتێوا بۆ بێت ینی بەو شێوەیە. ئەنجا تووڕەبوونی پیامبەر صلی الله علیه و سلم هەتا تووڕەبوونەکەیشی یعنی حکمەتی خۆی تیا بووە ئێمە ناتوانین وەکو ئەو بین چکە ئەو بۆ خودی خۆی تووڕە نەبووە ئەم خاڵەمەوە سەبرهان زۆر گەورەیە ینی کێ ئەتوانێت بۆ خودی خۆی تووڕە نەبێت. بەڵێ ئەوەیش ینی پیامبەر صلی الله علیه و سلم هەنێشتی هەیە لەو هاتووە یعنی لایەق بەو بووە لەو هاتووە لەو جوان بووە بەس لە ئێمە جوان نییە. ئەنێ ئێمە ئەبێ ئەوە بزانین ئێمە هەموو سونەتێکی پیامبەر صلی الله علیه و سلم نابێت جێبەجێ بکەین من ئامین یان بەو شێوەیە. ئێستا پیامبەر صلی الله علیه و سلم خۆی ئەفەرمێ سەحابەکان ویستیان دوو ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بن ئەم پێوتە سەومی ویسال. پیامبەر صلی الله علیه و سلم نەهی لێکردن فەرمی ئێوە وا مەکەن ئێوە وەکو من نین ئەمە فەرمی خوای گەورە خۆی ڕزق و ڕۆزیمەدا تااقەتی ئەوتان نییە خوای گەورە تاقە و زەیەکی بەو یاوە بە ئێمەی نەداوە. ئەنجا شەو نوێژ لەسەر ئەو فەرز بووە بەڵام لەسەر ئێمە فەرز نییە. هەنێش هەیە بەو کراوە بە ئێمە ناکرێت. ئەمە خوای گەورە داوای لە ئێمە نەکردووە ئێمە هەمومان وەکو حەمزەوە بین ئەوانە ئازا و بەجەرگ بین ئەمانە. ئەمە شتێکە نمونەیە هەنێ شتەیە نمونەیە. ئەمە لەبەرەوە هەنێ سونەت هەیە جێبەجێ ناکرێ بە ئێمە یعنی تایبەتە بە پێغەمبەری خوا پیامبەر صلی الله علیه و سلم هەتا لە هەنێ وەکو ئیبن شوبورما وەکو بەتی کە ئەمانە تابعین بوون هەنێک ئەڵێن هەنێک شت هەیە من خەواسی نەبی صلی الله علیه و سلم لا تایبەتمەندە بە پیامبەر صلی الله علیه و سلم ئێمە نابێ ئەوە بکەین. ئەمە جائزە هەیە مەسەڵەن ئەوان بەو شێوەیە ئەوانە ئەکا بە نمونە فەرموودەکانی پیامبەر صلی الله علیه و سلم پێویستی بەوە هەیە کە ئێمە جارێکە مراجعەی بکەینەوە لە حەقەتە چونکە هەنێ شت هەیە لە فەرموودەکانی پیامبەر صلی الله علیه و سلم ئێمە ناتوانین ڕەتی بکەینەوە هەرچەند ئەمانە فەرموودەی ئاحادن وە زەنیشن. زەنی واتە جێگەی گومانە گومان هەڵەگرێ وەکو هەموو عولەما وتویانە جێگەی گومان هەر هەڵاگرێت بەڵام ئێمە ناتوانین ڕەتیش بکەینەوە. بەڵام لەگەڵ ئەوەیشە پێویست ئەکا مراجعەیەکی کولی بکرێتەوە بۆ فەرموودەکانی پیامبەر صلی الله علیه و سلم چونکە هەنێکیان هەیە بەڕواڵەت لەگەڵ قورئانە یەک ناگرنەوە. خۆی مامۆستا ئەوەی کە ئەم ئیشە ئەکات کراوە یعنی عولەمای ئیسلام مجتەهیدین بە تایبەتی ئەمەیان کردووە. ئێستا حتا کاتی ئیمامی نەوەوی کە فەرموودە ئەنووسێت ڕیاض صالحین ئەنووسێت بۆ عامەی خەڵک یعنی ڕیاض صالحین ئەنووسێت کە عامەی خەڵک ئەتوانی بیخوێنێت و توانی ئیسفادی لێ بکە کە ئەو شتانی کە عولەما ئیستینباتی لێەکەن عەوام ناتوانێت لە هەموو فەرموودەی ئیستینبات بکات. ئێستا کێشەکە لێرە ئەوەیە یعنی ڕەنگە بڵێم فەرموودەی پیامبەر صلی الله علیه و سلم شریعەتی ئیسلام قورئان
کەوتۆتە بەردەستی هەموو خەڵک خۆی بە مشتەهی دەزانێت یعنی و کێشە دروست بووکە عقلێتێ دروست بووکە کەسەکەەوە ئەزانێت کە زانی حەدیسەکە بخوێنێت و زانی معنایەکی ڕواڵەتی بکە یعنی گوێ بە قیاس و بەو علمانە نایە کە عولەما و مشتەهیدەکان بە تایبەتی 4 مشتەهیدە گەورەکەی ئیسلام کە هەڵگۆزینیان لە فەرمودەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردووە. کێشەکە لێرە ئەوەیە ئێمە ئەم تەصنیفەمان نییە ئیمامی نەوەوی ڕیاض صالحین نووسێت بۆ عامەی خەڵک ئەم عامەیە من نەتوانم ئیسفادە لێ بکەم جناب توانی هەموو بەڵام عولەما توان ئیسفادە لە تاج الأصول بکەن لە فڵان کتێبی مجتهدین بکەن لە فڵان ینی ئیشی ئەوان ئەوەیە. ئێستا کێشەکە ئەوەیە خەڵک بە گشتی وا تێگەیشتووە کە بەس قورئان و فەرمودە کەوتە بەردەستی بتوانێت ئیشی خۆی لەسەر بکات لە کاتێکا کە ڕەنگە سەری لێ بشێوێ لەم کاتەیە. بەڵێ خۆی ئەزانیش من بەبەسم ئەوەیە طبعاً تەفسیرە پێشوەکان و حەدیث و هەمووی ئەوانەی پێشوو هەر هەمویان نییە کەسی زمانی خۆیان بوون بێ ئەو حەقەتە بڵێن هەموو کەسێ وەک وتراوە الئینسان ابن بیئەته وولید زمانه ولكل حادث حديث ولكل زمان مثلا رجال هەموو سەردەمی پیاوی خۆی هەیە کەسانێک خۆی هەیە خوای گەورە وەکو چۆن مەسەلەن لە هەموو سەردەمێک پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسانێکی هەڵبژاردووە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای پێغەمبەریش صلی الله علیه و سلم پێغەمبەرایەتی نەماوە بەڵام خوای گەورە لە هەموو سەردەمێک کەسانێک هەڵ ئەبژێرێت ئەیان کا بە قودوە بۆ خەڵکی بۆ زمانی خۆیان ئەوانە خوێندەوەیان هەبووە بۆ زمانی خۆیان. ئێمەش ئیسە لەم سەردەمەیە خوێندنەوەمان ئەبێ ببێت خوێندنەوەیەکی تازەمان هەبێت نەک ئەوەی ئێمە لە نەس دەرچین لە دین دەرچین بە ناوی نوێگەری و بە ناوی ڕیفۆرمخوازی و ئەمانەوە ئێمە لە نەسەکان دەرچین و ئانە بەڵام ئەبێت لە چوارچێوەی نەسەکانە لە چوارچێوەی دینە نەک لە ئوسوولە لە چوارچێوەی دینە ئێمە پێویستمان بەوە هەیە کەوا مراجعەیەکی خۆمان کردنەوە ئێمە خوێندنەوەیەکی تازەمان هەبێت مۆسیگەن بەڵێ عەفوو جا لێرەیە ئەحمەد شەوقی لەو شیعرەی کەواوتم لەسەر شێوەی ئەوەی ئیمامی بوسەیری نووسوێتی چەند بەیتێک شیعری کەی هەیە یەکێ لەوانە هەر حەزەکەم ئاماژە بۆ ئەڵێ أتيت والناس فوضى لا تمر بهم إلا على صنم قد هام في صنمه كتو هاتي خەڵکی لە ڕووی عەقیدەوە زۆر شپرزە بوون هەموو کەوتبوون بەسەر بتا و بتش کەوتبوو بەسەر بچیکەیە خەڵک ئاوای لێ هاتووە هەموو زۆر دواکەوتبوون لە ڕووی عەقیدەوە ئەنجا دوای ئەوە والأرض مملوءة جورا مسخرة لكل طاغية في الأرض محتكم زەوی پڕ بوو لە زوڵم و ستەم زەوی ئەیناڵان بەدەستی زاڵم و ستەمکار و ملهوڕ و دەسەڵاتدارەکانەوە هەروەکو ئیسایی بینین کەوا چۆنە مەسن یعنی زوڵم و ستەم گەیشت بووە ئەو پەڕی حەدی خۆی. جا بەیتێکی شیعری کۆتایی هەیە حەزەکەم ئەوە بکەین بە کۆتاییەکەی ئەو بەیتە شیعرە زۆر زۆر جوانە ئەفەرمێ أخوك عيسى دعا ميتا فقام له وأنت أحييت أجيالا من الرمم ئەفەرمێ عیسا کە برای تۆیە هەموو پێغەمبەران برایەکەن عیسا کە برای تۆیە بانگی مردوویەکی کرد طبعاً مردوویە هێشتا تازە مرد بوو خۆ تێک نەچوو جەستەی یەکسەر هەستا و زیندوو بوویەوە بەڵام موعجیزەی تۆ گەورەترە لە موعجیزەی عیسا عەلەیهی سەلام چونکە تۆ چەنەها نەوە چەنەها جیل چەنەها ئومەت هەر ئەساسەن مردبوون ساڵەهای ساڵە ڕزی بوون تۆ زیندوو کردەوە خوای گەورە فەرمێ يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم
تۆ بێ بە وەڵامی خوا و پێغەمبەری خوا بدەرەوە بووە ئەو شتێکەوە کاتێ بانگتانەکە بۆ شتێکەوە زیندووتان نەکاتەوە. ئەم دینە ئینسان زیینووە کاتەوە زیندوێتی پێبەخشێ گەشەی پێدا گوڕ و چینێکی کەی پێدا ئەوە بەو شێوەیە. لە کۆتاییە ئەوەیش کە وستم عەفو نازانم جەناب ئەگەر وتم ئەوکو نوکتەیەش وایە ئەوەکو نوکتەیش ئەوایە شێڕەزای تاڵەبانی لەگەڵ کابرایەکی مەسیحیە مناقەشەیانە بێت سەبارەت بە ئەو وەڵێ عیسا عەلەیهی سەلام گەورەترە و بەڕێزترە لە محەممەد صلی الله عليه وسلم. ئەیشەڵێ بەڵگە و چییە؟ ئەڵێ بەڵگەم ئەوەیە کەوا عیسا لە ئاسمانی چوارەمە و محەممەدیش هەر لە زەویایە بۆ شوەیە. جا ئەمە کاتی خۆی کە تەلەبە بووم لە بەغا ئەو سەردەمە کتێبی ئەدەبیات وەمانەمە خوێندەوە. جا مێژووی ئەدەبی کوردی مامۆستا سەجادی خوای لێ خۆش بێ ئەو بابەتێم لەوە وەرگتووە. ئیتر ئەڵێ شێڕەزا ئەڵێ وا نییە بەو شێوە کە تۆ تێگەیشتووی. ئەڵێ عیسایان کردە تای تەرازوویەکەوە محەممەدیشان سەڵا سەلەم کردە ناو تای تەرازوویەکەوە. کاتی هەڵیان کێشە تاڕەن ترازوو دوو تای هەیە ئاواکە ترازوی جاران کە هەڵی کێشە هەڵیان کێشە ئاوا تای تەرازووی محەممەد ئەوە نە قورس و سەنگین بوو لە زەویە چەقی بەڵام تای تەرازووی عیسا لە چاو محەممەدا تا ئاسمانی چوارەم خۆی نەگرتەوە. جا ئەوی کا بە بەیتێکی شیاری ئەگەر بێتە شیارەکە فارسیە. جا مامۆستا سەجادی ئەفەرمێ ئەگەر ئەم شیارەی بە کوردی بووتایە لە بازاڕی ئەدەبیاتە یعنی بازارێکی گەرم و گوڕی هەبوو. ئەڵێ نیست کەفەی موستەفا دەرزەمین کەفەی عیسا تا ئاسمانی چەهارەم نەڤێستا شتێکی ئاوای بۆ شوێ. ئەڵێ تای تەرازووی موستەفا لەسەر زەوی چەقی لە زەویە چەقی بەڵام تای تەرازووی عیسا تا ئاسمانی چوارەم خۆی نەگرتەوە. ماوەسەگیان ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە تایبەتی لەسەر ئەم ئاکارە جوانانەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و ڕەوشتەکانی و ئێمە چۆن سوود لە سەماحەت و لێبوردەیی و خزم دۆستی و ینی ئەو علاقاتە کۆمەڵایەتی کە بێنسم هەی بووە و بە تایبەتی وەفا و هەروەها ئەو لێبوردەیی کە تایە بۆ بەڕاستی ڕنگ باتەوە لە ژیانی ڕۆژانی ئێمەیە پێویستمان بە جێبەجێکردنی ئەم سنەتە عەمەلیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر زیاتر لە ئەو سنەتانەی تر کە ڕواڵەتین بەڕاستی کە چونکە میلەتەکەمان و گەلانی موسڵمان پێویستی بۆ لێبوردەیی هەیە. دەستخۆشی زۆر زۆرە بۆ جنابتان بۆ جنابی مامۆستا شێخ بورهان شێخ ڕەوف قەرداغی تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان دەسپێرین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا السلام.